ناوم 150 لالا خەڵکی دانیشتووی قەزای تەقتەقم ئەم ساڵ بیرۆکەی ئەوەم بۆ هات مراوی بەخێوکەم هەڵسان بە کڕینی 450 مراوی لە بەچکە مراوی لە جۆری هۆڵەندی. ئەوە یەکێکە لە نمونەی مراویەکان کە لێرانە بە خێوم کردوون وەزنی تقریبان 3 کیلۆ بۆ 4 کیلۆیە گەورەتریش تێدا تا 5 کیلۆ تێدا بەگشتی تا 7 کیلۆ دەڕوا و جۆرە مراویە. ئەو جۆرە مراویە بۆ ئەوەی گۆشتەکەی لە خواردنە تامی لە خۆماڵی و نزیک بێ پێویستە پرۆتینی پێ نەدەی. من ئەو جۆرە ئەلەفەی دەدەمێ کە پێک هاتووە لە گەنم و ئارینۆک و کەپەک کە زۆر خواردنێکی گونجاوە بۆ جۆرە مراویە. ماشەڵام لە کوردستان ئەو جۆرە مراویەکی زۆر خواسی لەسرە هەم بۆ مەتعەمەکان هەم بۆ ماڵان هەم بۆ ڕاگرتن هەم بۆ ئینتاج کە ساڵانە هەر مراویەک زیاتر لە 6 هێلکە دەکا. سەرەتا بەنای خوای گەورە ئەمڕۆ حەزم بە ڕێنی مراوی بوو بە باشم زانی مراویەکانی کاک سەپان بکڕم مراوی دەرەجەیەک مراوی هۆڵەندی دەرەجەیەکی ئەسڵ بە ئاوی خاوێن بە جێسکەنانی خاوێن بە خێوی دەکا بەڕاستی شوێنەکەی زۆر گونجاو بوو بە خێوکردن. مراویەکانشی مراوی هۆڵەندی دەرەجەیە کە لە 3 کیلۆنی وەتێتە تا 5 کیلۆ بەڕاستی گۆشتێکی زۆر خاوێنیە خۆم تاقیم کردوتەوە. ئەوەش وەزنی مراویەکێ بەڕاستی ماشەڵڵای دەوێت.